سڵاتانە بێبینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێت لەش ساغ بن. زاری یوسف بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانین بۆی پرۆگرامێکی نوێی سازیتان پێشکەش بکەین. بینەرانی خۆشەویستی، سەنتەری هونەری سۆران ئەو سەنتەرەی چەندین ساڵە لە ئیدارەی سەربەخۆی سۆران خزمەت لە بواری گەنجان و هەروەها هونەری دەکات. چەندین چاڵکی جۆرا و جوار توانیوێتی چەندین گەنجی بەتوانە چەندین بەهرەی بەتوانە دەربخاتن. ئەمڕۆ لەسەر کار و چالاکیەکانی سەنتەری هونەری سۆران قسە دەکەین. دەمانەوێت بزانین ساڵی چەند ئامۆژراوە و زیاتر کار و چالاکیەکانیان لە چ بوارێکدا و لە داهاتوودا دەیانەوێت چی بکەن. لە ئەستۆدیۆ ئەوە خۆشناو سەرۆکی سەنتەری هونەری سۆران لەگەڵمان کاکاوە زۆر بەخێر بێت. پێم خۆشە کە لێرەیت فەرمووسڵاوی خۆت بگەێنە. سڵاو ڕێز لە بینەران و لە بیسەران و لە خۆشەویستانی شار. سوپاس بۆ ئەو دەرفەتە کە توانتان ئامادەکاری بکەن بۆی من لێرە بم و قسە لەسەر سەنتەری هونەری سۆران بکەین. زۆر سوپاس بۆیەوە. اینجا کاکاوە هەم خۆی شان و کارێکی زۆر زۆر بەتواناشە. ئەمڕۆ خۆشحاڵم کە لێرەی کاکاوە. زۆر بەڵام ئەمڕۆ وەکو شان و کار نییە، وەکو باسی شانۆش دەکەین وڵا هەرچەندە باسی شانۆش دەکەین بەداخۆ بەو دوایە هیچ نمایشێکی شانۆی لە ئیدارەی سەربەخۆی سۆران ناکرێ باسییا دەکەن. بەڵام سەرەتا بە باسی سەنتەری هونەری سۆران بکەی. کورتێک لەسەر سەنتەری هونەری سۆران پێ بڵێت. سەنتەری هونەری سۆران سەنتەرێکی هونەریە، هەم پەرەپێدانە هەم دەرخستنی توانای لاو و گەنجە بەهرەمەندەکانی ئەم بوارەیە. سەنتەرەکەمان لە هەموو بەش هەر حەوت بەشی هونەر پێکاتوە. ئێمە وەکو سەنتەر وەکو مۆڵەتی سەنتەر 2012 مانجی 2012 مۆڵەتی سەنتەرمان بە ڕسمی وەرگرت بووینە سەنتەرێکی هونەری. بەڵام زەمەنی ئیشکردنمان لە 2008ەوەیە. لە 2008ەوە ئێمە کۆمەڵی گەنج دەستمان بەکارکردن کرد لەناو قوتابخانە خۆبەخشانە و خۆنەویستان. ئێستاژ لەگەڵداوی هەم خۆبەخشانە بووە هەر خۆبەخشانە شەبێ. لە 2008ەوە لەناو قوتابخانەی شێر عەبدوڕەحمان کۆمەڵی گەنج زۆر باش بەبیرما ئێمە 4 گەنج بووین. گڕۆپێکمان دروست کرد بە ناوی گڕۆپی هیوای لاوان کە دواتر ئەو گڕۆپە بووە یەکێک لە گڕۆپەکانی ناوەندی باڵای یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان، ناوەندی باڵای سۆران. ئێمە مستەیادگار ئێمە من بووم، ئاواد ڕەسوول بوو، هێما بێشەی شاعیر بوو، لەگەڵ کوڕێکەکەمان لەگەڵدا بوو ناوی هاوبیر قەسرەیی بوو، ئەوی شاعیر بوو. ئێمە ئەو 4 گەنجە هەستکردن بۆ فەراغەی هونەر و ئەدەب لە سۆران توانیمان بەیەکەوە گڕۆپێک دروستکەین. هەر لە ناو قوتابخانەی شێر عەبدوڕەحمانەوە دەستمان پێکرد لەگەڵ ئیدارەی قوتابخانەی شێر عەبدوڕەحمان 2 فیستیڤاڵی شعریمان کرد لەسەر ئاستێمی قوتابخانەکە کە لەو کات و لەو سەردەم و بۆ ئیمکانەتێ لە بەدەستماندا بوو شتێکی مەحاڵ بوو. یعنی چۆن بڵێ داهێنانێک و شتێکمان کرد ئەو کات کە زۆر باش بوو، شتێکی لە زەمەنی ئەو کاتی شتێکی زۆر پرۆفشناڵمان کرد. ڕەنگە بە بەراورد لەگەڵ ئێستا شتێکی ئاسایی بێت، بەڵام لەو زەمەن شتێکی زۆر پرۆفشناڵ و شتێکی زۆر یعنی لۆکاڵی قوتابخانەکەمە دەستمان پێکرد. ئیدی وردە وردە دەستمان بەکار و چاراچیمان کرد و بازنەکەمان فراوان بوو. کۆمەڵی گەنج و لاو و بەهرەمەندی زۆر بەتوانە هاتە پاڵمان و توانیمان ئەو کار لەگەڵ یەکێتی لاوان کاری باش بکەین. دواتر لەگە قایم قامیات کۆمەڵی کار و چالاکی زۆر زۆر باشمان کرد. ینی بە مێژووی ئەم دەستەیە ئەم سەنتەرە کە پێش بوون بە سەنتەر و وەکو گڕۆپی هیوای لاوان و دواتر بوونە سەنتەری هونەری سۆران و ئێمە نزیک 200 تا 250 چالاکی ئەدەبی هونەریمان لەو شارە ئەنجام داوە کە ئەگەر بەراوردی بکەین بە مانگەکان بە ڕۆژەکان، یعنی هیچ سەنتەر و ڕێکخراوێکی گەورەش کە بودجێکی سەبەلاعیشان هەبوو نەیتوانیوە سەداسی چالاکیەکانی مەشکە. ستافەکەتان چەند کەسن؟ ئێستا ئالێن لە سەنتەمە چۆنە ئیدی ستاف ئەگۆڕدرێ، ستاف دێ و ئەڕوا لەبەر لەگەڵ کۆنفرانس ستاف دەگۆڕدرێت. ئەو هیچ حتمەن، بەڵام ڕێژەی ئەندامان گۆڕاوە نەگۆڕ نییە بڵێت و چکە ئیشی مەوایە هونەر وایە.
ئێمە بارگای کتابت بە خۆتان هەیە نادە نیمانە بەڵێ. نا تا ئێستا بارەگەمان نەبووە خۆتان نەشانویستوە یاخود کەس نەبووە خۆمان ویستومان ئەگە بارەگەمان هەبێ یعنی دڵنیام کاری زۆر جوان و شتی زۆر باش دەکرێت پاپشتیمانە بێش کاری زۆر باش دەکرێت ئەوەندە کە چاراچێمان کردووە پاپشتێکی وا گەورەمان نەبووە کە چاراچێمان هەمووی بەخۆبەخشی بووە بە زۆری کە پاپشتەکانیش چ بووە پاپشتیمان بۆ ئەوە کراوە کە بهێڵن کار بکەین لەو شارە خۆمان خستۆتە پاڵ شوێنێکی تر هیچمان لەو شوێنە نەوەستیوە بەڵام ئەو بڵێ کاکە ئەوانە لەگەڵ منن با ئەوی شە بکەن کاکە زیاتر کار و چالاکیەکانتان چی؟ ئێمە کار و چالاکیەکانمان تا 2012 ئەدەب و هونەر بوو ئەدەب و هونەر بوو بەڵام کە 2012 مۆڵەتی سەنتەرمان وەرگرت بووین بە سەنتەرێکی هونەری بووین بە سەنتەرێکی هونەری کاری هونەریمان کرد شان و شێوەکاری پەیکەرتاشی پەیکەرسازی فۆتۆگرافی مۆسیقا گۆرانی سینەما ئەوە هەموومان کرد هەموومان کرد گەنجانی ناو هەموو گەنجی ناو سۆران هەموو گەنجی ئەو شارە کاگنزار ئەگەر مەجال هەبێ پێناسەیەکی ئەو شارت بۆ ئێمە زۆر کات لە زۆر شوێن لە گلای زۆر بەرپرسەکانی شار باسی ئەوم کردووە سۆران جەوێکی هەیە سۆران دروستبوونی سۆران فەرهەنگی سۆران زۆر دەوڵەمەندە ئێمە کۆمەڵی خەڵکێکی زۆری ئەدەبدۆست و هونەردۆست لەو شارە هەیە یعنی ئەتوانین ئێمە پێشبڕچەی شارێکی کوردستانە دەوێ بیکەین ئەتوانین ئێمە سۆران بکەینە شارێکی هونەری و فەرهەنگی لەسەر ئاستی کوردستان و عێراق یعنی ئەوەمان هەیە توانامان هەیە ئەوە توانای گەنجمان هەیە ئەمە لۆی کە شارێک بکەیە شارێکی فەرهەنگی هونەری پێویستمان بە دووشتە یەک توانە هەیە مادەی خاو هەیە لێرانە مادەی خاوی هونەری هەیە بەڵێ هەیە زۆر گەگەیانجی بەبای بە توانەمان هەیە لە بواری شان و لە بواری شێوەکار لە بواری پەیکەرتاشی لە بواری مۆسیقا لە بواری گۆرانی وتن یعنی بڕۆ هەولێر ینی هەر شوێنێکە چی کەسێکی سۆرانی لێە لە چوارچێوەی هونەر ئەو هیچ باسی ڕاگەیاندن و ئەدیب و ئەدەبیات و ئیدارە ئەوانە ناکەم چونکە خەڵکێکی زۆر دەوڵەمەندی معرفی لەو شاراژی بەڵام بەهۆی پاڵپشتی نەکردن ئەوە کە خاڵی دووەمە ئێمە لەو شارە بەرپرسمان نییە کە بەرپرسیارەتی هەرگری لەم بوارەیە بۆ نازانیدی لەسەر ئەساسێکە ئەو بەبەرپرسانە لەسەر ئەساسێک بیرەکەنەوە لە لای ئەوان ئێشتا قۆناغی هۆز و تیرە و قەبیلەیە هەر بەجددی ینی ئەوان ئەڵێن هونەر و ئەدەب و فەرهەنگ هیچ بەهایەک نییە بۆ پێشخستنی کۆمەڵگا بۆ پێشخستنی شار بۆ جوانکردنی شار من زۆربەی وڵاتانیش لەسەر هونەر دەژین و لەسەر هونەر توانیوێتی سنوورەکان ببرن و خۆیان پێش بخەن بەزەبت کاکین زار ئەمە زۆر کات لەگەڵ ئیداری ئێرەش قسەم کردیان تۆ جوانترین جادەت هەبێ جوانترین بینایەت هەبێ جوانترین نازانم نەخۆشخانە و قوتابخانەت هەبێ جوانترین بێ باشە کاتێک تۆ وەفدێکی بیانی دێت بێرە یعنی ئەوە واقعێکە دەبێ ئەمە دەدان بۆ دابنین پێشکەوتن لە وڵاتە ئەوروپی و غەربیەکان زۆر لە پێلێمە پێشترا بێ ئێرانە جوانترین زادەی نیشان بدەی بڵێ من ئەو جادە جوانم کردووە ئەم ئەندەرپاسە جوانم کردو ئەم فلکە جوانم کردووە ئەم ئیدارەدانە جوانە ئەەکەم ناگاتە نیوەی ئەوان زۆر لەمە لە پێشتر هەربەتە ڕێگەڵبان گرنگن بەڵام هونەری گرنگە زۆر ئەوە هیچ ئەم بەباسی ئەوە ناکەم کەوانە گرنگ نینە ئەوانە پێداویستی سەرەکی ژیانە ئەو مەوزوعی ڕێگاوبان و تەندروستی و پەروەردە و هەموو ئەوانە بەڵام تۆ کە بیانیەک دێت ئێرانە دەبێت چی نیشان دەی جادەیەکی نیشانە دەی 200 مەترە جەزەرە وەسەتێکی نیشانە دەی ناوەندی جادەیەکی نیشانە دەی مەترێک و 20 سانتیمە هێشتا نەتوانیوێت ئەوەی ئاوەکەی بکەیت باشە تەنزیمی ئاوڕشینەکەی بکەیت نا تۆ چی نیشانە دەی دەی فەرهەنگی ئەم شاری نیشانە دەی
فەرموو ئێمە ئەو فەرهەنگەمان هەیە ئێمە لەو شارەیە کە لە چاو پارێزگایەک بچووکە بەڵام لە ڕووی فەرهەنگ و هونەر و ئەدەبەوە ئێمە لە پێشەوانین تۆ دێی ئەو کات زەرورەتی هونەرت بۆ دەرەکەوێت کە ئەو وەفدێ دێت ئەو بیانێ دێت ئەو نایەت سەیری شەقام و جادە و مزگەوت و نازام چی و چیت بکات ئەوانە لە لایوی بەردەوام هەیە سەیری چیەکە ئەڵێ بزانم بیرکردنەوەی ئەم ناوچەیە چۆنە دێ سەیری بیرکردنەوەتەکە بۆ نمونە تۆ ئەچی بۆ ئێران وڵاتێکی نزیکە یان ئەچی بۆ تورکیا ئەچی سەیری چیەکەی یان ئەچێ شوێنە گەشتیارەکانی یان ئەچێ شوێنە مێژویەکانی یان ئەچێ شوێنە فەرەنجەکانی گەنجانی سۆران زیاتر لە چ بوارێکدا بەهرەماندن بە شێوەیەکی گشتی گەنجانی سۆران بەهرەماندن بەڵام زیاتر لە چ بوارێکدا بەهرەماندن ئەوی خۆت تێبینیت کرد خۆی جەوێک هەیە ئەو شارە جەوێکی دروست کردووە ناو گشتێکی ئەڵێ ناو ئیدارەکان ناڵێ جەوێکی دروست کردووە لەبەر ئەوەی هۆکاری ئەوەی ئێمە فرا ئەوەی نیان چۆن بڵێ فرە شاری نێرە کوردستانێکی بچووکە ئێرە بەڵێ شێرکۆ بێکەس 2012 لە شنگلبانە لەگەڵی دانیشتبوون باسی سۆرانم بۆ کرد ئەو بەمنی گۆتی سۆران کوردستانێکی بچووکە کە تۆ باسیەکەی ئەنی ئەو کات 2012 لە فستیڤال ڕۆشنبیری سۆران کوردستانێکی بچووکە تێکەڵبوونی ئەو هەموو کللتور و فەرهەنگا زۆر باش توانیمانە گەنجەکانی شار خەڵکی ئەو شارە توانیەتی ئیسیفادە لە باشەکان یەکتر وەرگری لە کللتور و فەرهەنگی نەناوچەکانی تر باشەکانی وەرگری خراپەکانی وەرنەگری ئەو کات تۆ کە بیرکردنەوە لە بازنەی ناوچەگەری خۆت تێپەڕان لە هەر بوارێک بتەوێ ئەتوانی داهێنا بکەیت بەڵام بە مەرجێک پاڵپشتی هەبێ تەلەفۆنەکەم بۆ دەبێ بۆرم جەماڵ بە قەفاتیکە دەبێ ئەوە بێ دەبێ ئەو کات کە پاڵپشتی هەبوو ئەو کات ئەتوانی لە هەر بوارێک بتەوێ گرنگی بەخۆت بدەین ئێمە بۆ نمونە لە ئیشی خۆمان لە هونەری ئێمە باشترین مۆسیقاژەژانمان هەیە لە هەولێر باشترین خەڵکی سۆرانە باشترین گۆرانی بێژمان هەیە لە هەولێر یعنی بەسیترین نمونە ئێمە ڕوانزمان هەیە باش پەیمانگای هونەرە جوانەکانی ئەوە هیچ جگەلەوەی ئێمە ڕوانزمان هەیە گڕۆپی پاشای گەورە لە هەموو کوردستان لەو کاتێک کە دروست بۆ تا ئێستا نەخشی کێشاوە کەس ناتوانێ بڵێ گڕۆپی پاشای گەورە کاری کردووە جوان نەبووە یعنی شتیوان نەبووە گڕۆپی پاشای گەورەمانەیە کافیە لۆمەکە بڵین گەورەترین هونەرمانەیە لە کوردستان ئێرانە کار و چالاکیەکانتان زیاتر لە ناو سەنتەری قەزای سۆرانە یاخود لە شوێنەکانی ترە اینجا با باسی کار و چالاکیەکان بکەین ئەو خەڵە زۆر گرنگ بوو ئێمە لە کار و چالاکیەکانی سەسانتەرمان 2012 کە ئەومان دروست بوو کە مۆڵەت ماوەرگرت قانونەکە وایە 1 ساڵ لە ژێر چاودێری دەبێت چالاکی بکەین ئێمە ینی تا ئێستا لە سۆران 22 شانۆمان کردووە کە چواردەیان سەرشەقام بووە ناڵێن پێشیمە شانۆی سەرشەقام نەکراوە پێشیمە شانۆی سەرشەقام کراوە بەڵام بۆ ئاستە نەبووە ڕەنگە لە سەردەمی خۆی ئەویش شتێکی داهێنەرانەوە بێ شتێکی سەرنجڕاکێش بێ بەڵام ئێمە 22 شانۆمان کرد لەو شارە بەدەیان کۆنسرت و بەدەیان کۆڕی شاری و بەسەدان بەدەیان پیشانگا و هاوکاریکردنی گەنجان و لاوانی بەچالاکیانەش گەنجانی ئیدارەی سەربەخۆ هەمووی یعنی باوەڕەکەی سەدا دەی چالاکیەکانمان خەڵک ئەوانەی کە چالاکیەکەیان کردووە لە نمونە هونەرمەند بۆیان شێوەکار بۆیان پەیکەرتاژ بۆیان شانۆکار بۆ سینەما بەهشتەبی لە دەرەوەی سۆران هاتووە سەدادەی سەدانەوەتی خەڵکی ئەم شارە بێگومانەوەش گرنگە لە دەرەوەی سۆرانەوەی هەم ئەزمموی یەکتر لەگەڵ یەکتری ئەزمون شێرکەن بڵێ زۆر بگرن ئەمە توانیمانە ینی من بەخۆم توانیمانە پەیوەندیەک دروست بکەم لەگەڵ زۆرینەی هونەرمەندەکانی کوردستان پەیوەندیم لەگەڵ زۆربەی زۆریانەیە هەم گەنجەکان و هەم بەتەمەنەکان پەیوەندێکی باشم هەیە ئەو پەیوەندیە بۆچیە بۆ سوودوەرگرتن لە توانە و لە بیرکردنەوەی وان بۆ هونەر بۆی ئەمە ئەلێرانە
هەرچەندە من لەگەڵ ناوچەگەریدانیم بەڵام ئەبێ هەندێک جار بیرکردنەوەی هونەرمەندێکی سلێمانیان هونەرمەندێکی کەرکووگیان دۆهۆکیان هەولێر یان ڕاپەڕین یان گەرمیان بیرکردنەوەی وی بینی لە سۆران بە سۆرانی بکەیت یعنی بە مەنتیقەی بکەیت بە ناوچەی خۆتی بکەیت ڕەنگە من شانوویەکە بێ لە گەرمیانە بەڵام شوێنی من ساردا ئەبێ من شانوویەکە وا بگونجینم بۆ سۆران بێ ئەنی ئەومان هەبوو ئەو پەیوەندیمان هەبە بەڵام هێزێکی زۆر باش لە سۆران هەیە توانایەکی زۆر باش هەیە لە سۆران کە پێویستمان بە دەرەوەی سۆران نەبێت باسمان کرد سۆران ناوچەیەکی بەزەب ناوچێش ئەجا با باسی چالاکیەکانیش بۆ بکەم ئێمە چالاکیمان 2012 کە مۆڵەتی سەران تەرمان وەرگرت تا 1 ساڵ لەژێر چاودێری بوون نزیک لە 11 چالاکیمان ئەنجامدا لە 1 ساڵ بە هەمەڕەنجی هەموو بەشەکانی هونەر باشە شێوەکاری پەیکەرتاشی شان و سینەما مۆسیقا و گۆرانی فۆتۆگرافی هەموو بەشەکانی خۆشنووسی هەموو بەشەکانی هونەرمان لە ماوە 1 ساڵ چالاکیمان کرد 1-2 چالاکیمان ناو باخچەی زاری کرمانجی بوو بە هاوکاری زاری کرمانجی بوو ئەمە ئەم ساڵەیە ژێر چاودێریە حکوومەت هیچ بڕەپارەیەکت بۆ سەرف ناکە دەبێ بیکەیتەوە بتوانی چالاکی بەڕێوە بێت 1 ساڵ تەواو بوو ئێمە مودەی ئەومان تەواو بوو کەتینن لە یعنی لەژێر چاودێری بووین و چاودێریەکەمان تەواو بوو نەجاعەتێکی زۆر باشمانێنا بە پلەی نایب تەواومان کرد ئیدی کەتە سەر بڕینەوەی من ئەو پێشینەوە بودجە و ئەوانە مانگانە بمادرێتی و شوێنمانە بێ ئیدی قەزیەک بەسەر کوردستان و عێراقدا هات شەڕی داعش و ئەوانە ئیدی ئێمە بە بڕیار 2015 بە بڕیاری ئەنجومەنی وەزیران هەموو چالاکیانە وەستا تاوەکو 2020 هەموو چالاکیەکانی هونەری و ئەدەبی و فەرەنجی یعنی پاڵپشتی دەدارایان وەستا لەبەر ناسەقامگیری سیاسی و ناسەقامگیری کۆمەڵگا ئەوانە ئیدی ئێمە هەر بەردەوام بووین چالاکیمان کرد چەندین جار هاوکاریمان کۆ کردەوە لە قەوماوان بۆ ئاوارەکان چەند یعنی نزیک 6 مانگ ئێمە لە بێخمە کارمان کرد بۆ ئەو ئاوارانەی ڕۆژ ئاوا کە هاتن چەندین کەمپمان ناو شاردانە بۆ کۆکردنەوەی هاوکارەوەنە ئاوارەکان گۆرانیتان نەوت بۆەوەی هەموو بردمان لە بێخما ماکە گرروپمان بر ئەمە جگە لەوەش ئێمە لە ناو بازار چەند جار کۆنسێرتمان کرد ناوەندی بازار بۆ کۆکردنەوەی کۆمەک بوو بۆ لێ قەوماوان و ئاوارە یعنی ئێمە بەس کە کاری هونەریمان نەکردێت کار ئینسانیمان زۆر کردەوە یعنی یەک لەوە دەزانی یەکەم شوێن یەکەم بیرۆکە یەکەم ناوچە کە سیستەمی کۆمەکۆکردنەوەی بۆ لێ قەوماوان داهێنا سۆران بوو 2011 یان دەیە کاتێک بوومە لەرزەی وان هات ئێمە یەکەم شوێن بووین یەکەم شار بووین لە سۆران کۆمەک و پیتاکمان کۆ کردەوە لێرانە نردمان بۆ وان ئەو کات شارەکانی تری کوردستان ئەو ئیشیان کرد بەڵام لە ئێمە گەگەڵێت بەڵێ کار و چالاکیتان لە ڕابردوودا زۆر کردووە بەڵام ئێستا بۆ کار و چالاکیتان نییە زۆر جوانە ئێمە من لەو کاتێک کە پێویستێکی ڕۆژانەیە ئێمە کاتێ ئەتوانم بڵێم ئەتوانین بکەینە دوو قۆناغ بیکەنە دوو قۆناغ ئەوە هونەر لە دوو قۆناغ لەو نەناوچەیە قۆناغێک بەر لە بوونی سۆران بە ئیدارەی سەربەخۆ قۆناغێک باڕێک بکەمە پرسیار لەگەڵ بوون بە ئیدارەی سەربەخۆی سۆران ئاستی هونەری کوردی ئاستی هونەر لە سۆران چی لێ هات دەبێت باشتر بێ بەڵێ قۆناغی پێش ئیدارەی بوونی ئیدارەی سۆران قۆناغێکی ئەتوانم بڵێم قۆناغێکی زێڵین بوو یعنی ئەو کادیرانەی کە لە بواری هونەر دروست بوون ئێستا لە شارەکانی ترا کە جێگای شانازی وانیشن نەک ئیسۆران جێگای شانازی شارەکانی تریشن ئەو گەنجانە ئەو کاتانە دروست بوون کە پێش ئیدارە سۆران بوو سەردەمی قایمقامێت بوو کە ئێرانە ئەو کات بەس قایمقامێت و ناو شارێک بوون دوای ئیدارەی سۆران ئەتوانم بڵێم هونەر و فەرهەنگ هاتە ژێر سەفەر نەک سەفەر هاتە ژێر سەفەر ئێمە
من هەمیشەیە قسەم کردووە هونەر بەرپرسێکی دەوێ هەست بە گرنگی هونەر بکە لە پێشخستنی کۆمەلگا ئێمە قسەیەکی جیهانی هەیە ئەڵێ مۆسیقا زمان نازانێت هەموو سنوورێک دەبڕێ ئێمە زۆر کاتە تولان ڕەنگە لە ماڵی جوێ بدەیە گۆرانێکی عەرەبی کە لەوانەیە میسری من لە ماڵەوە گوێ دەمەیە یاسەمین ئیسپانیا گوێ دێ شاکیرا لە ئەمریکاشی وانە یعنی هەموو ئەوانە ئێستا خاص ئێستا بەهۆی گەورەی بەهۆی بڵاوبوونەوەی سۆشیال میدیاوانە گەنجەکانمان بڕۆ ناوی هونەرمەند بۆ دینی یابانیە سینی نازانم کۆریا هەر ئەلۆپەڕی دوێ دنیا هونەرمەندە ئەیناسی ئەکتەرە ئەیناسی یعنی کەواتە تۆ هونەر گرنگە بەڵام هونەر ئەبێ لە چوارچێوەی لەو بازنا قەبیلەیەی ناوچەگەریەی ئەو بازنا هۆزبوون کە پێڵێ نازانم یعنی زۆر کۆنا ناوکەش ینی وەسفەکەشم بیر نەماوە قەبیلە ئەوشم ببیر نەماوە لەو چوارچێوەی نەیتە دەرەوە ناتوانانی پاڵپشتی هونەر بکەیت ناتوانێت تۆ جادەیەک زۆر مهمە ئێوە پرۆژەتان داوەتە بۆ نمونە لایانی ئەمە لەوەتەی ئیدارەی لەوەی سۆران بۆتە ئیدارەی سەر بەخۆ نزیک 21 پرۆژەمان دەدایتە شوێنە جیاوازەکان نزیک 11 پرۆژەمان داوەتە ئیدارەی سەر بەخۆی سۆران نزیک 5-6 پرۆژەمان داوەتە قایم قامێت هەموو ئەوانەی کە پەیوەستن بە پەیوەندیان بە هونەرەوە هەیە پەیوەندیان بە شەکانی تر هەمومان پرۆژەمان داوەتێ پرۆژەمان داتەوە پەپەروەەردە داوەتە تەندروستی داوەتە عنی هەموو ئەوانە پێویستە هونەرە بێت پێویستە هونەر هەبێ نەک وەڵامیان نەبووە یعنی زۆر کات لە کاتی بردننی پرۆژەکانیش سوکاتیمان پێکراوە هەر بەجددی ینی سوکاتیمان پێکراوە ئێمە پیان وتوین شوێن هەیە بەمەی وتووە فەرمونون پرۆژەکەتان بەدڵە فەرمونون ئێوە پرۆژەکە بکەن یەک ڕۆژ بەر لەوەی کە پرۆژەکە ئەنجام بدەین کە چالاکیەکە ئەنجام بدەین بەمەی وتو داوەتنامە تەوجێکراوە ڕکلامات کراوە گروپات ئاسر بوو هەمووی ماندی بوون مەسرفمان کردووە یەک ڕۆژ پێش حرسکردن نمایشکردن بێمەی وتووە من نائیکەم و ناوکارتانەکەم و نەئێڵم بکرێویشە یعنی ئێوە وزەتان زۆرە بارەوتوانای باشتان هەیە دەتوانن کار و چالاکی باش بکەن بەڵام ڕێگریتان لێ دەکرێت هەموو تەماشەکانیزە ئێستا لەم ناوچەیە چی دروست بووە هەر هەموو توانا و زە و بەهێزی و بەهرەمەندی و هونەرمەندی ناکاتە ئەوەی کەسێکی سەربازی یان کەسێکی عەشیرەتگەر یان بەرپرسێکی گەورە پاڵپشتت نەبێ تۆ کەواتە هیچ نیت ئەگەر ئەم پاڵپشتیانە نەبێ تۆ هیچ نیت ئێمە ئەمن دەستخۆشی لە کۆمەڵی ڕێکخراوەکە هاوکاری ئەم شان و کارە خۆشەویستە زۆر دڵی فڕا شانۆ تایبەت پرسێکی زۆر گرنگ ئێستا بۆی باسەکەم یعنی ئەمە دەستخۆشی لە هەندێک ڕێکخرا و سنتەرەکەم کە هەستاون ئیشی هونەریەکە هەندێک ڕێکخرا و سنتەر هەیە دەست بۆ بۆ ئیشی هونەری بەڵام ئەمە دەستخۆشیان لێکەم هەست بۆ فراغاکەن بەڵام هیوادارم نەیکەن چونکە هەستەکەم تێچێدا چونکە کەسێک بۆنمە چالاکی هونەری دەکات دەبێت لێزان بێت لە هونەر حتمەن هونەر بوارێکە پێویستی بە وردی منێک کە دەنگم خۆش ناتوانم کۆنسێرتێکی موزیکی چێشەکە هونەر بەس گۆرانی وتن نیە ئێمە باسی شانۆ بکەین من خۆم هەر شخصی خۆم وەکو سنتەریش بەشداری چەندین فستیڤاڵی شانۆییمان کردووە لە سۆران تا ئێستا چاویشمان نەبووە کەسێک بێ بڵێ کاکەوەرە ئێوە بەشداری ئەو فستیڤاڵەتان کردێ بە هاوکارتان بکەین بە سوپاس پێزانیتان بکەین ئەومان ناوێمە هیچ ئەو شتەمان ناوێ نە پارەمان بۆ جرفانی خۆمان دەوێت نە سوپاس پێزانیمان دەوێت نە بارزکردنی ئێمە نامانێت خۆمان بارزکەین ئەمن ئەو هاوڕێیانەی کە لە پاشەم نیش دەستیان بەکارکردنی ڕێکخراوە مەدەنیەکان و
مۆزوعی چالاکی ئەوانە کرد هەموویان ئامانجێکیان هەبوو بگەنە پلە و پۆستێک هەمووشیان گەیشتن هەمووشیان گەیشتن تاکە شەخص مایەوە من بووم چونکە من ئامانجمەوە نەبوو ئامانجمەوە نەبوو بە واستەی هونەرەوە خۆم بگەینمە شوێنێ ڕەنگە پێشنیاریشم بۆ هاتبێ بۆ شوێن کاکە تۆ لەو زیاتر خزمەت بە بواری هونەری بکەی لە ئیدارەی ئامانجم ئەوە بوو هەستم کرد سۆران ئەتوانێ پێش هەموو شارەکان بکەوێت لەم بوارە ڕۆلی ئافرەت هەمیشە من هەمیشە لە ناو سنتەری هونەری سۆران ڕێژەی ژن و ئافرەتمان زیاتر بوو لە ڕێژەی پیاو لە بواری هونەرە هەمیشە زیاتر ینی ئافرەتی بەهرەمەند و ئەمن کە باسی ئەوەم کرد باسی دروستکردنی گرۆپم کرد باسی دروستکردنی سنتەرم نەکرد ئێمە لە سنتەر کۆمەڵی گەنج بووین کە سنتەرمان دروست کرد ناوی هەمووان ناتوانم بڵێم چکە 20 نەفرێک بوو بەڵام ئەوانەی کە لە دەستەی کارجێڕی بوون ئەو کات فەرحان بوو هێمن بوو سیپەل بوو کارۆغ بوو من بووم هیوا بوو هەکاری بوو ئەوانە لە دەستەی کارجێڕی بوون ماریا بوو ئەوانە هەمویان بوون ینی قەناعەت کە کارۆغ حەسەن خۆتان نەزان لێرە کارەکە لە زاری کرمانجی کەسێک زۆر بتوانەوێ سیپەرخان ئێستا لە نیوزیلەندا بەکاری هونەری سۆتەوێن دەرکار بکە شێوەکاری ئەنی تۆ حیساب کە سنووری وڵاتەکانە بڕێ لەوێن دەر ئەوەی بۆ هاتووە داوەت نامەی بۆ هاتووە مەستەفەمەکەن بەس بچی لەو ئەی شێوەکاری لەسەر دیوارەکانیان بۆ دروستکە فەرعان لە بەریتانیا دەستی کاریەکی وا ئەکا ئەلەو شوێنەی لێ هەمووی سەرسام بووە هەکاری بە هەمان شێوە هەر هەمومان ئەوەی کە ئەو کارە ئەکەن ئەوەی کە لەگەڵ ئێمەدا بوون لە بوارێکدا بەهرەمەندی زۆر بتوانە هونەرمەند بوون پەیوەندیتان لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندوس هەیە پەیوەندی ماوەڵی پەیوەندیمان خۆشە لەگەڵ مامۆستایەکان و ئەوانە بەردەوام هاوکاری یەکتریشمان کردو و لەگە یەکیشدا بووینەوە بەردەوام چونکە هونەر تۆ بڵێ ناڵی پێویستی بە پەیوەندیەکی کتەو هەیە لە بینی ئەکادیمیا و بەهرەیە من هەمیشە وتومە تۆ ئەگەر ئەکادیمیش بی بەهرەت نەبێ نابی بە هونەرمان جەماعەتی کۆنتڕۆل ئاگادارم دەکەنەوە کاتی پرۆگرامم زۆر باشە لە کۆتاییدا دەتەوێت چی بڵێ وەڵی لە کۆتاییدا من کۆتایی نازانم چونکە نەناکرێ ئینسان نقطەی کۆتایی دابرێ من ناڵێم لە کۆتایی من ئەڵێم ئینشاڵە لە ئایندەدا بەرپرسمانە بێ بە مۆپیل بێ بەرپرسمانە بێ هەست بە بەرپرسیارەتی بکە لە بواری هونەر و فەرهەنگا بۆ ئەوەی سۆران بگەینەوە ئاستەی کەشایەنیتی ئێمە لە سۆران بێ بەرپرسین لە سۆران بێ فەرهەنگ و کللتوری هەمانە بەڵام کەسێکمان دەوێ بارزیکە هیوادارم ڕۆژێک بێ ئەو خەونەی من ئەو خەونەی کۆمەڵی گەنجی و شارەیە بگاتە جێ هیوادارم لانی پەیوەندیدار ئاڕێکی جدی لە سەنتەرەکەتان چونکە لە ئایندەدا دەست پێ دەکەن خاڵی کۆتاییدان بێ ئەمەل نەبوویمەوە بەردەوامیشم بەردەوام بەڵام پاڵپشتیمان با دڵنیا بن بۆ ببوورە کاتی بەرنامەژ نەمەیە با هەموویان دڵنیا بن ئەگەر پاڵپشتیشم نەکرێت من ئامادە نیمە لەگەڵ ڕێزم بۆ هەر هەموو کەسایەتی و عەشیرەت و سەربازی و ئەوانە من ئامادە نیمە کەسێکی ئاغا یان کەسێکی پلێکی سەربازی یان کەسێکی ناوعیزبی گەورە بێنم بۆ ئەوەی ئەمن کاری هونەری بکەم واستم بۆ بکە نا پێویستم بە واستە نییە من خزمەتی ئەو شارە ئەەکەم خزمەتی خۆم ناکەم کە خزمەتی خۆم کرد ئەو کات واستە ئەەکەم بەڵام خزمەتی ئەو شارەکەم هەر هەمویان بەرپرسەکان دەبێ مەمنون بن کە من خزمەتی ئەو شارە هونەر خۆی دەچێتە ناو خەڵکەوە پێویستی بە هیچ کەسێک نییە چونکە هونەر زمانێکە سنوورەکان دەبڕێتن سەرکەوتو بن ڕێگاتان کراوە زۆر سپاس بەخوا بەخۆشناو سەرۆکی سەنتەری ڕۆشنبیری سەنتەری هونەری سۆران کامڕۆ لە نێو ستۆدیۆ لەگەڵمان بوو تاڵقەیەکی تر و پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم بخواتان لەگەڵ